تۆربۆی پێوانەکردنی پلەی گەرمی و هەروەها کامێرایەکی نایت ڤیژنی شەوانە بە ڕوونی 64 مێگاپیکسل و جگە لەمانە ئەندرۆیدی 14 و کامێرایەکی سەرەکی بە هەستەوەری کۆمپانیای سامسونگ بە ڕوونی 50 مێگاپیکسل. مۆبایلێکی دژەشکان، مۆبایلێکی تەنک و جوان. ئەم مۆبایلێکی ناوازەیە و تایبەت دروست کراوە بە پێوەری سەربازی و دژە ئاوە و دژەشکانە. دەتوانین بڵێین تەنکترین و وەسووکترین مۆبایلی دژەشکانە. ئەم مۆبایلە لەلایەن کۆمپانیایەکی جیهانیەوە بۆ ئێمە نێردراوە. دەزانم ئێستا پێتان خۆشە پێداچنەوەیەک بەم مۆبایلە بکەین. دەبا بزانین چی لە نێو کارتۆنی مۆبایلەکەدایە و دەگەڕێنەوە لاتان. سلاوی خۆی گەورتان لێبێ. مۆسڵ باسم لە تێک پلەسەوە خۆم بۆ خۆشحاڵ دەزانم لە ڤیدیۆیەکی تر پشتیوان بە خودای گەورە دواتر پشتیوان بۆی خۆشەویست لەگەڵ تانین. بەڵام پێشەوەی بچینە سەر باسکردنی بەرهەمەکەمان تکایە سبسکرایبی چەناڵەکە ئێمە لەبیر نەچێت و هەروە لایک و شێری ڤیدیۆکانیش بکە بۆی زۆرترین کەس سوودی لێ ببینێت و زەنگوڵەکەش چالاک بکات چونکە هیچ تێ ناچێت بۆی لە کاتی دانانی ڤیدیۆنێ ئاگەنامەی چەناڵەکەمان بەهێوەی خۆشەویست بکە. بێگومان بەرهەمەکەی ئەمڕۆمان بەرهەمێکی ناوازەیە، بەرهەمی کۆمپانیای یولیفۆنە کە بە تایبەت لە وڵاتی چینەوە بۆ تێک پلەس نێردراوە. ئەو شەرەفە بە ئێمە دراوە بۆ پێداچنەوە بە بەرهەمە بکەین. بەرهەمێکی ناوازەیە و هەروەها ئێمە سوپاسی کۆمپانیای یولیفۆن دەکەین کە متمانەی بە ئێمە بەخشیوە. هەروەها لینکی کڕنی ئەم بەرهەمەمان لە دیسکریپشن داناوە و هەروەها کۆدێکی تایبەتیشمان داناوە. لە کاتی کڕن دەتوانن سوودی لێی وەربگرن و داشکانێکی تایبەت بە تێک پلەس وەربگرن. بێگومان بەرهەمەکە بەرهەمی یولیفۆن ئارمۆر 25T پڕۆیە کە بەرهەمێکی زۆر ناوازەیە و ئێستا لە بەردەستی ئێمەیە و ماوەی چەندین هەفتەیە ئێمە بەکاری دێنین. بەرهەمەکە دەتوانین بڵین یەکێکە لەو مۆبایلانەی کە دژەشکانە و هەروەها کێشی سووکە و لە ڕووی ئەستوریشەوە زۆر ئەستور نییە کە ئەمە شتێکی ناوازەیە کە لەم مۆبایلەدا بوونی هەیە. بێگومان ئەگەر لە دیزایانی مۆبایلەکەمان دەست پێ بکەین لە ڕووی دیزاینەوە مۆبایلەکەمان دیزاینەکەی زۆر جوانە و هەروەها لە بەشی پشتەوە دەتوانین بڵین دیزاینێکی کلاسیکی کەڤلارە و هەروەها لە بەشی سەرەوەشماندا لە بەشی پشتەوە واتێوەیەکی کانزاییمان هەیە کە کامێراکەی داپۆشیوە و هەروەها بوونی هەستەوەرێکی تێرمۆڤیوە کە تایبەتە بە پێوانەکردنی پلەی گەرمی کە ئەم هەستەوەرە شتی زۆر ناوازەی پێدەکرێت دواتر دێنە باسی تایبەتمەندی ئەم هەستەوەرە. بێگومان لەو لای هەستەوەرەکەمان دوودانە کامێرامان بوون هەیە و هەروەها دوو LED لایتیش بوونی هەیە کە بۆ وێنەی شەو سوودی لێ دەبینێت و هەروەها بوونی فلاشێکە. لە ڕووی چێشەوە مۆبایلەکەمان چێشێکی زۆر سوچی هەیە لە چاو ئەوەی مۆبایلێکی دەتوانین بڵێن دژەشکانە کە چێشەکەی تەنیا 326 گرامە و هەروەها لە ڕووی ئەستوریشەوە ئەستوریەکەی تەنها 12.5 ملیمەترە کە دەتوانین بڵێن تەنەترین مۆبایلی دژەشکانە و دیزاینەکەشی دیزاینێکی زۆر جوانە و لە بەشی لاکانیشدا گە سەرنجتان دابێت بە هەمان شێوە دیزاینەکەی لە لاکانیدا دەتوانین بڵێن بە مادەیەکی کانزایی ڕۆپۆش کراوە کە جوانیی لەڕادە بەریداوە بۆ مۆبایلەکە و لە بەش لای ڕاستی مۆبایلەکەمان دوگمەی هەڵکردن و کوژانەوەی مۆبایلەکەمان هەیە و هەروەها پەنجەم مۆری مۆبایلەکەشی لەسەر جێگیر کراوە و هەروەها لە بەشی سەرەوەشدا دوگمەی زیادکردن و کەمکردنی دەنگمان هەیە و لە بەشی سەرەوەی مۆبایلەکەمان IR بلەستەر بوونی هەیە و هەروەها مایکێک بوونی هەیە و هەروەها دەرچەی هێدفۆن جاک یاخود بڵێن AUX بوونی هەیە کە ئەمەش تایبەتمەندیەکی گرنگە کە لە مۆبایلەکە هەیە. بێگومان لە بەشی چەپی مۆبایلەکەمان دەرچەی سیمکارت بوونی هەیە و هەروەها کەستم باتنێکیشمان هەیە. دەتوانین بڵێن دوگمەکی کەستممان هەیە، دەتوانین کۆمەڵێک کردار بەم دوگمەیە بسپێرین کە دواتر دێنە سەر باسکردنی تایبەتمەندی ئەم دوگمەیەش کە چی پێ دەکرێت و چی پێ نەکەرێت. و لە بەشی ژێرەوەشدا بوونی مایکێکە و هەروەها دەرچەی بارگاویکردنەوەی تایپسیمان هەیە و هەروەها بوونی بڵندگویەکە و جگە لەمانە لە شوێنی دەرچەی سیمکارتەکەشی دەتوانین لە یەک کاتدا دوو سیمکارت و هەروەها میمۆری کارتیشی لەسەر جێگیر بکەیت کە ئەمە شتێکی ناوازەیە لەم مۆبایلەدا بوونی هەیە. و هەروەها مۆبایلەکە لە نێو کارتۆنەکەیدا کەڤەرێکی پارێزەری زۆر ناوازەی لەگەڵدایە کە پارێزگاری
شکاندنی لە مۆبایلەکەمان دەکات دووبارە بۆ نشکان هەرچەندە مۆبایلەکەشمان دژان شکانە وازگە لەمانە دوو پارچەی تریشی لەگەڵە کە بۆ بەستانی مۆبایلەکەمان لە جانتا واروها لە کۆمەڵێک شتی تر بەکاردێت و هەروەها بوونی پارچەیەکی ترە کە ئەمیش بە هەمان شێوە دەتوانین سوودی لێ وەربگرین بۆ مۆبایلەکەمان لە هەر هۆکارێک بێ بتوانین جێگیری بکەین و بە جوانی لە نێو دەستەکانمان هەڵیگرین و بۆ ئەوەی هەڵگرتنی مۆبایلەکەمان ئاسانتر و سووکتر بێت. بێگومان لە بەشی پێشەوەشدا مۆبایلەکەمان خاوەندارێتی لە ڕوونمایەکی فلات دەکات و کامێرا سەلفەکەشی لە ناوەڕاستی بەشی سەرەوەدا جێگیر کراوە. بێگومان ئەمەی باسمان کرد بە گشتی دیزاینی مۆبایلەکە بوو. ئێستا ئەگەر بینێ سەرباسی ترمۆڤیوی مۆبایلەکە کە هەستەوەرێکی تایبەتە کە لە مۆبایلەکەدا جێگیر کراوە. بێگومان ئەمە هەستەوەرە یەکەم مۆبایلە کە تێیدا جێگیر کراوە کە دەتوانێت پێوانی پلەی گەرمی بکات و هەروەها دەتوانی لە یەک کاتدا 3 پۆینت دیاری بکەیت بۆ ئەوەی پێوانی پلەی گەرمی 3 شوێنی جیاوازی ئەو تەنەی کامێرەکەی دەخەیە سەر بتوانێت پلەی گەرمیەکەی پێوانە بکات. بێگومان کۆمەڵێک تایبەتمەندی تر لە نێوان ئەپی ترمۆڤیوەکە هەیە کە بۆ پێوانەکردنی پلەی گەرمی و هەروەها بۆ پێوانەکردنی درزی ئاو یاخود بۆ پێوانەکردنی کۆمەڵێک شتی تر کە دەتوانین بڵێن سوودی لێ بمینێت و هەروەها بۆ گاز و کۆمەڵێک شتی ناوازە کە ئەم گەرمی پێوە شتێکی ناوازەیە و تایبەتمەندەکانی ئەم هەستەوەرە دەتوانین بڵێن دەتوانی پێوانی پلەی گەرمی بکات بە مەودای 1000 مەتر و هەروەها دەتوانی پێوانی پلەی گەرمی بکات لە ژێر 20 پلەی سیلیزی و هەروەها تاکو 550 پلەی سیلیزی و هەروەها GPU تایبەت بە پێوانەکردنی پلەی گەرمی تێدا جێگیر کراوە کە ئەمە شتێکی ناوازەیە کە لەم هەستەوەرەدا بوونی هەیە. هەستەوەرەکە ئێمە کۆمەڵێک تاقیکردنەوەمان لەسەر کردو و ئێستاش دەیبینن و دەتوانێت بە شێوەیەکی زۆر ڕاست و دروست پێوانی پلەی گەرمی تەنەکان بکات. بۆ نمونە ئەگەر لەسەر بەرداغێکی دابنێت بەرداغەکە ئاوی گەرمی تێدا بێت دەتوانین پێوانی پلەی گەرمیەکەی بکات و لە هەمان کاتیشدا کاتێک پلەی گەرمیەکەیدا دەبەزێت دەتوانین پێوانی پلەی گەرمیەکەی بکات کە پلەی گەرمیەکەیدا دەبەزێت زۆر بە دروستی. بێگومان ئەم هەستەوەرە لە چاونەوەی پێشخۆی 3 جار لە ڕووی چوستیەوە پێشخراوە و هەروەها ڕوونی وێنەکانی 106 بە 120 و دەتوانین بڵێن ڕوونیەکی زۆر باشترمان پێشکەش دەکات لە چاونەوەی پێشخۆی و 25 هێرتزە و 1.8 لە چاونەوەی خۆی نەرمترە لە کاتی ڤیدیۆ تۆمارکردن ڤیدیۆکانمان بە نەرمتر و دوور لە دواکەوتن نیشان دەدات لە ڕێگەی ئەم هەستەوەری پێوانی پلەی گەرمیەوە و لە ڕووی چارەسەرکەرەوە مۆبایلەکەمان خاوەندارەتی لە چارەسەرکەری کۆمپانیای میدیاتێک دەکات کە دایمەنستی 6300 6 نانۆمەترە بە ڕایاڵەی 5G و هەروەها مۆبایلەکە بە یەکەی ڕێخەری گرافیکی ماری G57 MC2 و لە ڕووی بیرگەوە مۆبایلەکە خاوەندارەتی لە بیرگەیەکی 256 گیگابایت دەکات لە زۆری UFS 2.1 و هەروەها لە ڕووی ڕامیشەوە خاوەندارەتی لە ڕامێکی 12 گیگابایت دەکات لە زۆری LPDDR4X و هەروەها دەتوانی بیرگەی مۆبایلەکە تاکو 2 تێرابایت لە ڕێگەی میمۆری دەرەچیەوە زیاد بکەیت کە مۆبایلەکەش لە ڕووی توانست و لە ڕووی دەتوانم بڵێم چارەسەرکەرەوە توانایەکی زۆر باشی و ئێمە بۆ کۆمەڵە یاری تێستمان کردو و تاقیمان کردوەوە کە شتێکی ناوازەیە و دەتوانی کۆمەڵی کردداری قورس و کردداری ئاسایی پێ بکەیت و چارەسەرکەرەکەی لە ڕووی توانستەوە توانستێکی زۆر باشی هەیە. بێگومان مۆبایلەکە لە ڕووی ڕوونماشەوە ڕوونمایەکی ناوازەی هەیە لە زۆری IPS LCD کە 6.67 ئینجە بە توانای نوێبوونەوەی 120 هێرتز و هەروەها بە ڕوونی Full HD+ کە تێکڕای بەرزی چڕی پیکسلەکانیشی 396 ppi و ئەوەی جێگەی خۆشحاڵێدا پۆشراو بە چینی گۆڕەلا گلاسی ڤیکتەس و دەتوانین بڵێن دەتوانێت بەرگەی 2 مەتر بەربوونەوە بگرێت لە بەرزی 2 مەتر مۆبایلەکە بەر بدەیتەوە مۆبایلەکە ڕوونماکەی چی لە نات و دژاشکانە و هەروەها ئەم جۆری ڕووپۆشی گۆڕەلا گلاسە لە چاونەوەی پێشخۆی 4 جار بەهێزتر کراوە کە ئەمە شتێکی ناوازەیە کە لە ڕوونمای ئەم مۆبایلەدا بوونی هەیە. ئەگەر ئێستا بینە سەر باسی کامێرای مۆبایلەکەمان لە بەش پشتەوەیدا خاوەندارەتی لە دوودانە کامێرا دەکات کە سەرچەکەی 50 مێگاپیکسلە کە ئەڵتراوایدە لە جۆری هەستەوەری کۆمپانیای سامسۆن کە ئایزۆسێلی جێن 1 و هەروەها کامێرە دووەمیشمان 64 مێگاپیکسلە کە بۆ وینەی شەو بەکاردێت کە وێنەیەکی زۆر باشمان دەداتێت بە هاوکاری ئەو هەستەوەرەی لە سەریەتی و وێنەکانی زۆر باش و زۆر ڕوونن و ئێمە بۆ کۆمەڵێک وێنە لە وێنەی ڕۆژ و هەروەها وێنەی شەویش تاقیمان کردوتەوە کە توانست و ئەدایەکی زۆر باشمان لە ڕووی وێنە دەداتەوە کوالیتی وێنەکانیشی زۆر باشە و لە بەشی پێشەوەشدا خاوەندارەتی لە کامێرایەکی سەلفی دەکات
کە 32 مێگاپێکسلە و لە ڕووی کامێرای سێلفیشەوە دەتوانین بڵێن مۆبایلەکە پێرفێکتە و زۆر باشە لە ڕووی کامێرای سێلفیشەوە کە ئێستا وێنەکانیش دەبینن. یەکمان مۆبایلەکە لە ڕووی باتریەوە خاوەندارەتی لە باتریش قەبارە گەورە دەکات کە 6500 ملی ئەمپێرە، بەڵێ 6500 ملی ئەمپێر بە توانای بارگایی بوونەوەی 33 وات و هەروەها خۆشبەختانە مۆبایلەکەمان خاوەندارێتی لە بارگایکردنەوەی وایرلێسیش دەکات بە توانای 30 وات و هەروەها پشتگیری لە بارگایی بوونەوەی پێچەوانەش دەکات کە ئەمە شتێکی ناوازەیە کە لە مۆبایلەدا هەیە دەتوانین ئەو بەرهەمانەی هەمانە لە ڕێگەی وایرلێسەوە لەسەر مۆبایلەکەی دانین و پێی بارگایی بکەینەوە. یەکمان مۆبایلەکە لەگەڵەوەی ئەو هەموو تایبەتمەندی هەیە کۆمەڵێک تایبەتمەندی تریش هەیە کە دەتوانین ئێستا باسی بکەین و ئەوانیش دوو بڕوانامەی سەربازیە کە بۆ شکان و بۆ نێو ئاو بەکاردێت و هەروە تەنانەت دەتوانین مۆبایلەکە تاکو 2 مەتر بۆ نێو کۆنکریتیش بەکاربێنیت هیچی لێ نایەت و هەروەها دەتوانین مۆبایلەکە تاکو 2 مەتر بۆ نێو ئاویش بەکاری بێنی تاکو 3 خولەک بە هەمان شێوە دژە ئاویشە کە بڕوانامەی IP69 و IP68 هەیە کە ئەمە شتێکی ناوازەیە لەم مۆبایلەدا بوونی هەیە و خۆشبەختانە مۆبایلەکە پشتگیری لە IR بلاستەر دەکات بۆ کۆنتڕۆلی ئەنێرە ئەلکترۆنیەکانی نێوماڵ بەکاردێت و هەروەها پشتگیری لە پەنجەمۆری سەر پاوەڕ دەکات و هەروەها پشتگیری لە بوونی فەیز ئایدیش دەکات و هەروەها مۆبایلەکە کەستەم بەتنەکی هەیە دەتوانین کۆمەڵێک فرمانی پێ بدەین لە ڕێگەی ئەم کەستەم بەتنەوە لە لای چەپی مۆبایلەکە و بۆی کردارەکانمان بۆ ئاسانتر بکات و هەروەها مۆبایلەکە دەرچەی هێدفۆن جاکشی هەیە نابێ ئەوە لەبیر بکەین و مۆبایلەکە خاوەندارێتی لە ئەندروید 14 دەکات. ئێمە هیچمان نەماوە دەربارەی ئەم مۆبایلە بیڵێن ئەوەی باسمان کە گشت تایبەتمەندەکانی ئەم مۆبایلە بۆ دووبارە سوپاس بۆ کۆمپانی یولیفۆن کە لە وڵاتی چینەوە بەرهەمەی بۆ ئێمە نرد بۆی پێداچنەوەی بۆ بکەین و ئەو شەرەفەی بە ئێمە بەخشی و هەروەها لینک یاخود بەستەرەی کڕنی ئەم مۆبایلە لە دیسکریپشندانەوە کۆدێکی تایبەتی داشکاندنیش هەیە دەتوانن سوودی لێ وەربگرن و ئەم مۆبایلە بۆ ڕامی 12 گیگابایت و پێگەی 256 گیگابایت بە نرخی 449 دلاری ئەمریکی بەردەستخراوە بۆ فرۆشتن و دەتوانن ئۆردەری بکەن و بیکڕن. تکایە سەبسکرایب چەناڵەکەی ئێمەتان لە بیر نەچێت و هەروەها لایک و شێری ڤیدیۆکان بکەن بۆ زۆرترین کەس سوود لێ ببینێت و هەروەها سەنگوڵەکەش چاڵا بکەن بۆی لە کاتی دانانی ڤیدیۆنێ ئاگەنامەی چەناڵەکەمان بێوە خۆشەویست بگات تا ڤیدیۆی داهاتوو بەخوای گەورەتان دەسپێرین خواتان لەگەڵ.